وتێکی زۆر جوان هەیە دەڵێ کاتێ دەرگای قوتابخانێک دەکرێتەوە دەرگای زیندانێک دادەخرێت. قوتابخانەکەمانی ڕێک و جوان چرای ڕووناکی ڕێگی دڵ و ژیان قوتابیم وەریا و دانا و لێزانم شاگوڵی باقی قوتابخانەی بانم. ماوستا گۆران ئەم گروتینەت لە چێوە هێنا هەموو بەیانیان؟ بەڕاستی ئێمە بە ئەرچی خۆمان دەزانین بەیانیان پێشواسی لە تەڵەبان بکەین. قوتابیەکانمان زیاتر لە 3 مانگە لە ماڵەوەن دەبی ئەمە بۆ بە شێوەیەک پێشوازیان لێ بکەین کە تا گڕوتوینێکی باش و قوتەکی باشیان لە بۆ ساڵی خوێندن. چەند کاریگەری لەسەر قوتابیە کە بەم شێوەیە مامۆستایان پێشوازی کاریگەری ڕاستە و خۆ دروست دەکات چکە پێم وایە پەیوەندی محیبەت و خۆشەویستی لە نێوان مامۆستا و قوتابی زۆر پێویستە بی. ئەوە هۆکارێک دەبی لە بۆ ئەوەی کە ئەو قوتابی و ئەو مامۆستایە خۆشەویستێک لە بینیان پێیابی و هەروەها ئەو قوتابیەکە دێتن بە چاو بەگریانەوە دێ لەوانەیە ساڵی یەکەمی بیبی کە بێتن بە چاو بەگریانەوە دێ کە ئەو خۆشەویستی و ئەو پێکەنینی و ئەو محەبەتیەی دەبینیتن قوتابیەکە زیاتر حەزی دەستە قوتابخانە و باخچەکە. چەند دڵخۆشی ئەمڕۆ هاتی ئەو مامۆستانە لێرە دەبینی؟ زۆر دڵخۆش. زۆر دڵخۆشی؟ ئافرین هەربژی دەی فەرموو. And my name is Yahya Mahmoud. I'm a student of grade 3. I love Ban Private School because it's English system. My name is Dia Ghazi and I'm from Kurdistan and I'm studying here in Ban Private School and I love my school too much. They study me too much now. I'm very good at English and every lessons. I'm an English teacher. I teach English communication in this school. It's a new subject in this school. In this school we want to improve students' language skills, especially English language, as the school is for teaching languages, for teaching important subjects, and English is the most important one, I think so. لە هەرە زۆری مەکتەبەکانی کوردستان زۆر گرنگی بە هەندێک وانە نادرێت کە ناویان لێ ناوانەی لاوەچی بە جیاوازیەوە لە مەکتەبی ما زۆر گرنگی پێدەدەین و یعنی هەتا هینایتمانە ئاستی ئەو دەرسانەی کە بەسەرەکی حساب دەکرێن. قوتابخانەی بان قوتابخانەی سەرکەوتووە زیاتر گرنگی بە قوتابیەکانی دەدا جات لە ڕووی زانستی بیان لە ڕووی چالاکی بی بەڕاستی ینی لە ڕووی هونەر و وەرزش و مۆسیقا جیان نەکرێتەوە لە چاو دەرسە زانستی و زمانەکان. بەڕێزان ئەوەی قوتابخانەی بان زیاد دەکاتەوە لە بەشێک لە قوتابخانەکانی تر و بووە بە ژمارەیەکی دیار گرنگیدانە بە شێوازی پەروەردە. لێرە کۆمەڵێک شت هەیە کە گرنجێکی زۆری پێدەدرێت. یەک لەوانە قوتابیەکان ڕادەهێنرێن زبڵ و پاشماوەکان بخرێنە 3 سەبەتەی جیاوازەوە، سەبەتەی خواردن، سەبەتەی شوشە و کەلوپەل و سەبەتەیەکەوە ئەشیای شتێدا دەکرێت بە کەلک نایەتەوە. بۆیە ئەمە پەروەردەیەکی جوانە. ئەو خەتانەی کە لە دەوروبەری من دەیبینن ئەمانە هەموو بۆ قوتابیەکان دیار کراوە. ئەگەر بیوێ بڕواتە ماڵەوە لەسەر خەتێک دەڕوا، ئەگەر بیوێ بڕواتە پۆلی خۆی لەسەر خەتێک دەڕوا ڕەنگ کراون. بەرهەمی ئەوەیە ئەگەر بەیانی ڕۆیشتە دەر فێری نۆرە گرتن دەبێ و هەروەها لەسەر شەقامەکان لە خەتی خۆی لا نادات. لەگەڵ دەستپێکردنی دەوام ستافی بەڕێوەبەرایەتی پۆل بە پۆل دەگەڕێ و ڕێنمای ساڵی نوێیان پێدەدا. ئێمە ئێستا باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.